لارەکانی هەفتەی یەکەم و دەستپێکی وەرزێکی نوێی خولی نایەبی عێراق یانەی ناسڕیا بەهۆی تەواو نەبوونی کارەکانی یاریگا نێودەوڵەتیەکەی لە هەولێر و لەسەر یارگەی یانەی هەندرێن میوانداری مووسڵی کرد. هەردوو تیپ بە کۆمەڵێک یاریزانی کورد لە پێکاتەی سەرەکیەوە هاتنە نێو یاریگا. سەرەتا مووسڵ چەند فشارێکی خستە سەر گۆڵی ناسڕیا. دواتر خاوەن ماڵ بەخۆی کەوتەوە لە 2 دەرفەت نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ. لە خولەکی 22 پێگەیشت کاتێک کۆلیبالی ئۆلۆی هێرشبەری کۆتیڤواری تۆماری کرد. مووسڵ دوای ئەم گۆڵە لە هەوڵدا بوو ئەنجامەکە یەکسان بکاتەوە. تەواوی توانەکانی خۆی خستەگەڕ لە نیوەی یەکەم پێی نەگەیشت. لە نیوەی دوم هێرشەکان ئاڵوگۆڕ دەکران. ناسڕیا زیاتر دەیویست پارێزگاری لە گۆڵەکەی بکات. مووسڵیش هەرچەندە بە دوای گۆڵەوە وێڵ بوو بەڵام ڕێگاکەی بۆ قوڕس بوو. دوجار دلێر حاتەمی گۆڵپارێزی ناسڕیا گۆڵەکەی بە پاکی هێشتەوە و یاری بە تاکە گۆڵێکی بێوەڵام بە سەرکەوتنی ناسڕیا کۆتایی هات. سپاس بۆ خودت بڕاستی یاریەکە گەلێکە زەحمەت بوو دوزانی فەریقا میسلێکیش فەریقت گەلێکت باشە دەوریدا فە ئەلحەمدولیلا سپاس بۆ خودت مەشیە ئەم یەکەم یاری سێ خاڵە دەستخۆوە بینن و پێشکەشی جەماهێری ناسڕیا بکەن ئینشاڵڵا فەریقی مە ئەف ساڵە شتێکی باش کرد و مە ئیمکانیاتت گەلێک باشتر ئەم سەرکەوم بۆ خۆڵە نجومت عێراقی سپاس بۆ خودت و هەمی یاریکەرە و ئینشاڵڵا بێت باشتر. بەتاکد یەکەم یاریکەمە قورسە لە دەوری و یانە کەشمایانێکی باشەوە خۆشتان نەزانن بە درێژایەتی شەوتەکەیمە باش بووین ئەوانش یەک فرسیان هەبوو گۆڵ بووی تر تۆپانێشە دۆڕان و برنەوەی تێ ئینشەڵا لە یاریەکانیدا بتوانین قەرەبووی بکەینەوە. بەم شێوەیە ناسڕیا لە سەرەتای خولەکە بووە خاوەنی 3 خاڵ و لە یاری دومی دەبێتە میوانی ڕۆمادی. مووسڵیش بەبێ خاڵە و لە هەفتەی دوم پێشوازی لە مەسافی دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.